دیارە ئێمە کوڕێکخراوی چەپک ئەمڕۆ دیدارێکمان ئامادە کردووە لەسەر کۆچ لە دیدارەکە کۆمەڵێک وردەکاری تایە ئەمڕۆ ئیشەڵا گوێبیستێ بن دیارە باز لەوە کرێت کە کوردستانەوە بەهەشتە نییە بەڵام من کوردستان بە خۆشتی شوێ نەزانم لە ئەوروپا من نزیکەی 18 بۆ 19 ساڵە لە ئەوروپا ژیم لە هۆڵندا هەستەکەم ئەو خەونە نییە کە من ئاواتم بۆ خوازی یان ئەوروپا ئەو خەونە نیە کە خەڵک ئاواتی بۆ خوازی بۆ لەبەرەوەی ڕەنگە تۆ لە دەست ئازارێک لە دەست کێشەیەک لە دەست مەعاناتی ڕابکی بەڵام لەوێ زیاتر لەبەرەوەی تەنیایی گۆشەگیری زیاتر هەناوتەخوا و بە دەر لەوەژەم کاتەیە کۆچکردن بە دەر بۆ دەرەوە بەڕاستی کارەساتە مافی پەنابەرەتی نییە ژیان ئەو ژیانە نییە کە خەڵک ئێوێ لە دەرەوە ئەگا بە هەموو خۆشی و هەموو ئاواتانی کە دەستێکە بێ بۆ لەبەرەوەی ئێستا لە دەرەوە ئەو حیزبانی کە دژی ئیسلام و سەرڕەش و لاجئن لە پەرلەمان و ئەنجومەنی محافەزەکان کورسیان زیاتر هێناوە واتە ئێستا تەنگەژەی زیاتر بۆ پەنابەرە ئەگەر ڕەگەزنامەشت هەبێ جا بۆیە بە بۆچوونی من ژیان لە کوردستان خۆشترە ئەو کەسانی کە ئایانوێ سەفەر بکەن لێرە بمێننەوە ئەو پارێک ئێن بەو ڕێگایەوە بە قاچاقچی و بازرگانیکردن بە مرۆڤ و ڕێگەی ناهەموار و ناخۆش لێرە بی بە پرۆژێکی بچووک تا بتوانانی خۆتی پێ دروستکەی لەوە باشترە کە لە دەرەوە بێ مافی پەنابەرەتی و بە ژیانێکی تێکشکاوە بگەڕێتەوە ئەگەر تۆ مافی پەنابەرەتی نەبێت لە دەرەوە ئەگەر مافی پەنابەرەتی نەبێت هەموو ئەو ناخۆشیانی کە تۆ ئەیبینی بیری لێکەیتەوەی حەزی لێکەی ئەنجامی بی تۆ بۆ وازانی لە دەرەوە کە مافی پەنابەرەتی نەبووە وەکو چی وایە تۆ ناتوانانی لە شارێ بچیتە شارێکی تر یاخود لە هۆڵندا وانە بەڵام لە ئەڵمانیا بۆ نەبچیتە هەرێمێکی تر و بە دەر لەوەش تۆ وازانی کەم چییە کەم سزنیشی بە ئەدەبە ینی زۆر ڕێسا و یاسای هەیە کە وەکو گرتوخانە وایە و بەدەر لەوەش ساڵ دو ساڵ سێ ساڵ دە ساڵ دوانزە ساڵ چواردە ساڵ پانزە ساڵەکان بەکاتمێنیتەوە تۆ دۆست بە چیەکەی دوایەوە کەسوکارە وردە کۆچەکەن ژیان لە دەستێن تۆ ناتوانانی کفنەکەشیان ببینی ئەمە تۆ بە چیە زانی یانی تۆ ئازانی گەیشتن بە ئەوروپا تاوە مافی پەنابەرەتی و ئەگەی بە هەموو خۆشەکانی ژیان نەخێوانیە سوکاتی پێ ناکرێن نەخێر بەڵام لەبەرەوەی خەڵکێکی زۆر کۆچەکات فریان ناکەون ئەو وڵاتانە بۆ یەکلایکردنەوەی کەیسەکان تۆ ئەبێ کاتێکی زۆر ببینیتەوە لە ڕووی خواردن و هەفتانە پارە ئەیەن مانگانە پارە ئەیەن کێشەی ئێوە نییە بەڵام کێشەی دەرونی تۆ بۆ زیابێ کێشەی دەرونی کێشەی کوشتارگەیە کە تۆ درەنگ مافی پەنابەرەتی وەرەگری ئیتر بۆ خۆت وردە تێگەشتکەی لە ژیان پێم وتی ناتوانانی کە سوکارە ببینیتەوە کە تۆ مافی پەنابەرەتی نەبوو هەنەجار تۆ وا لێ کە پارێکی زۆر لەسەر بگەڕێتەوە کوردستان یعنی تۆ هیچ بە هیچ بەدەستێکی بەتاڵەوە گەڕایتەوە لێرە خەڵک چیت پێڵێت یعنی کۆمەڵێک پرسیاری تر ڕوبەڕوو دەبێتەوە کە زۆر ناخۆشە بەداخەوە من خۆم ڕۆژنامەنووس بووم مافی پەنابەرەتیم وەرگرت چەند دقە بۆی ئەوە قساکەمەوە نەشی پێ نەچوو بەڵام خەڵکێکی زۆر هەیە ڕەنگە نەتوانێت بەو شێوازە مافی پەنابەرەتی وەرگێت گرفتەکە لە مافی پەنابەرەتیە دوای ئەوەش کە تۆ وەرگرت ناگەی بە هەموو خۆشەکانی تر یعنی تۆ زۆر کەسێ لە دوای ئەوە جیابەتەوە تووشی ئازاری تر بووە تووشی بەڵێ ڕێت پێە تۆ خانوویەکی جیاتە بێ خێزانەکەت خانوویەکی جیای بێ هەروتان معاشتان هەبێ ینی زۆر شتەیە بەداخەوە کە واکە کە خێزانەکان بێکەوە هەڵبۆشێنەوە ئەمە ڕۆژانەوەش گرفتێکی زۆر زیاتری هەیە کە حەزەکەی ڕێم ناتمای بە ئەوروپا بۆ بە کەڵک لەبەرەوەی تۆ بێکوان بژیت وەکوان بیرکەیتەوە هەر لە خوێندەگەوە تاکو دەرەوە تاکو هەموو شوێنێک بۆیە کللتورەکەی ئێمە ڕێ بەوە نایە کە تۆ کچەکەی تۆ کوڕەکەی تۆ کوان بیرکاتەوە واوەی لای لەوەی دایک و باوک ئەگەر زۆر بەهێز نەبن یان جیا بنەوە ئەگەر دوو کەسی زۆر باش بن بێکەوە ڕەنگە خێزانێکی زۆر باش بێکەوە بنیاد بنیان خەڵکی باشیش هەیە خێزانی زۆر باشیش هەیە کەتی زۆر باشیشمان هەیە لە سەکردایەتی حیزبەکانە لە پەرلەمانە لە شارەوانەکانە توانێتی خوێندن تەواو بکات یعنی خەڵکی تێشکاومان نییە بەڵام ئەو کەسانە خەڵکی زۆر خۆڕاگیریەوەی تا تۆ بۆ شوێنانی کە تۆ حەزت لێیە یان هەدەفەکەی خۆتی تیا بگەیتی هەموو جارێ بە باسی کۆچکەین کە باسی کۆچەکەین ئێمە نەهامەتیمان بیرێکێتەوە خەڵکی تر کە کۆچەکاتێ بۆ زانست و معریفە و فێربوونەوەوانە کاکە ئاینشتاین لە ئەڵمانیاوە چۆ بۆ ئەمریکا لێ مردووە یعنی لێ ئەو هەموو گەورەی خۆی ئەو هەموو توانایی ئایکوی عەقڵی بەڵام ئێمە یەکسەر بەحری ئیجە و هەڵخەڵەتان و پارە خواردن و شتی وایە کێشەکانمان زۆرە کێشەی گەنج دانامەزرە و کارەبانیە و خاڵ ناگرە میدیاوی دەسەڵاتش میدیای ئۆپۆزیسیۆنیش فشارێکی زۆریان بۆ سەری
وای لێکەن لەگەڵ باوکە بێ بە شەڕی دایکەکە پشتی کوڕەکە ئاگرێ خوشک و براکە پشتی کوڕەکە ئاگرن باوکە بە تەنیامێتەوە خانۆکە ڕۆژێ ئەینێرێ لێش ئەچێتە کەم پێکەوە ئێستا هەمووی ڕەب زۆرێک گەڕێتەوە ئەمە هەموو سەرەتا کۆتایی چیرۆکەیە بۆ کۆچەکەین بۆ ینی وڵاتمان ئارامنی وڵاتمان ستیبڵنی وڵاتمان ئاوایە بەچی چاگە بێ بۆ چاگە بێ خەڵک لە باتیوی تر ڕاکات و پارە بە ڕێگەی ناهەموار بخوێنێت بە ماستەر و دکتۆرا و شادەی بەرزەوە بولێرەوە بڕات و لێ بیخوێنێت بێتەوە تاوەترەوە هەموو ئەم سەرۆسەری مۆزوعەکە و قفڵیکە لە خوێنەواری جێینەمەوە لەم ژیانەیە لە هیچ شوێنێکە ئەوەی بە کەلۆرێسی ئەتوانێت بچێت دکتۆرا بخوێنێت ماستەر بخوێنێت ئەوەی شادەیەکی بچێت بخوێنێت بە ڤیزە بڕات و ئێجایەکی ژەڵی ئەڵە کاکە کوار فیزە هەیە ئەوە ڕێکارە یاسایەکارێکی هەیەیانە ئەویان نازانم ئەخرێمە لەگەڵ کوێ بەراوردمانەکە لەگەڵ سووریا و مەغرب و ئەفغانستان و ئێران وانە مەغرب هەر هیچ وڵاتی شەڕیتیان نییە ئەو وڵاتانی شەڕیتیایە وەکو ئێمەێنە ئارامیتیە ئێستا چۆ شەڕی لوبنان شەڕیتیایە کەس ڕایەنەکرۆوانی کە لە ئەوڵا ڕایەنکردۆ 60 ڕایەن کردو وەکو تر ئەفغانستان ئەفغانی کە ڕاکە لە ئەفغانستانە گاتە ئێران $200 سەرفەکە زۆرە ئەوە ئەچێتە ئێران ماوەیەکی شەکە ئەچێتە تورکیا لێش $200 سەرفەکە بەکەمترین بەس کورد $110,000 بۆ $20,000 حاضرە ئەیە بە کابرایەکی مافیا ئەیپەڕێنێتەوە ئەم بە 200 ڕا و بە $2,000 ڕوا کوردەکە بە $20,000 ڕۆ لە بەروی ئێمە زیاتر حەزمان لە ڕۆشتنەکەی ئەوان بە مەبەستی ترە ڕۆن یعنی ئەو بەراوردن ناکرێ بڵێ خەڵک شوێنی شەڕیتایە هەمووی ئارام نییە چ ئارام هەروایە تر کۆچ هەر هەبووە بەمن تۆ ڕناگیرە بەو ڕۆژە زۆرە پاڵنەر زۆرە پاڵنەرێکی لەو پاڵنەرانی کە تازە مێ لەم سیمینارە قسە لە سەرکەم تەلەڤیزیۆن و میدیا ئەوانێ بە هەمویان فشارنێ سەر گەنجەکەش مەجبورە ڕاکە ئەیبێ بە شەڕ لەگەڵ دایک واوکە میدیا و سوشیال میدیا هی حیزبی پارتیویشێتی پاسیڤ هیچ ناکەڵێ با بڕا هی معارەزە ژەڵێ با پاڵی پیوەنم گەیشت دەبێ بە سپاسگوزار بۆ من نەگەیشت دایک و باوکەی لە ڕقی دەسەڵات دەنگیا بە من ئەو فشارە لە بینەکەی ئەمە تازەی بەچی چاکە بە خوێندن چاکە بێ خەڵک بۆ لە باتەی بۆ پەناهەندەی بڕا بۆ ئەوروپا بۆ ئیش بڕات قەچێکە بۆ خوێندن بڕات هەیە ئەو بوارەش هەیە ئەوە ئێستا لە ئەوروپا کە خەڵکە گەڕێنەوە دیپۆرتێکەنەوە بۆ ئەوەیە کە خەڵک بە شێوازە ڕستمێکە بڕا ڕێگە ڕاستەکە ئەوەیە.